سوێن بێ بەخوای مەزن پارێزگاری لە مافەکان و دەستکەوتەکان و یەکڕێزی و بەرژەوەندیەکانی هاوڵاتیانی هەرێمی کوردستان بکەم و ئەرک و فەرمانەکانم بە دروستی و دڵسۆزی ئەنجام بدەم. خوای گەورە پشتیوان بێت. نێچیروان بارزانی سەرۆکی هەرێما کوردستانی سووندا یاسایی خواروبوو سەرۆکی هەرێما کوردستانی ئیرۆ دووشەمێ ڕێزدار نێچیروان ئیدریس مەڵە مستەفا بارزانی سەرۆکی هەرێما کوردستانی بە ئامادەبوونە سەرکردەیەن کوردستانی عێراقی هەرێمی و جیهانی سووندا یاسایی خواروو نێچیروان ئیدریس مستەفا بارزانی لە 21 ئێلوونە ساڵە 1966 لە گوندێ بارزان دایک بووە. دە ساڵە 1970 لەگەل ماڵباتە خۆ کۆچبەرێ ڕۆژهەڵاتێ کوردستانی و ئێرانێ بووە. دەدەستپێکە خۆرتانیە خۆ دەبووە ئەندامێ پارتی دیموکراتی کوردستان و کار و خەبات کردە لە کۆنگرێ دەهان لە ساڵە 1970 وەکە ئەندامێ سەرکردایەتیە پارتی دیموکراتی کوردستان هاتیە هەڵبژارتن. نێچیروان بارزانی دە ساڵە 1996 دەوەکە جێگرێ سەرۆک وەزیرن هەرێما کوردستانی هاتیە هەڵبژاردن و ژە ساڵە 2006 حتا 2009 سەرۆکی حکوومەتە هەرێما کوردستانی بووە. هەروەها ژە ساڵە 2012 و حتا 2019 سەرۆکی حکوومەتە هەرێما کوردستانی بووە. نێچیروان بارزانی کووەکە سەرۆکی هەرێما کوردستانی ئیرۆ سووندا یاسایی خوار خێزاندارە و بابێ 4 زارۆکانە زمانی کوردی، فارسی، ئینگلیزی بە تەمامی دزانێ و عەرەبیژی حتا ڕادەیەکێ دزانێ.